هەتا دەمرم لە بۆ کوردان دەناڵم عیلاجیان چۆن بکەم هاوار بەماڵم فەقیر و جاهیل و نەخوێندەوارم لە لای نەوعی بەشەر بێ قەدر و خوارم کەسێ قەدری لە لای خزمان نەمێنێ لە لای بێگانە قەدری چی ئەمێنێ لەگەڵ یەک بەدڕەوشت و بەدنیهادم لە بۆیەوە کەساد و بێ مورادم لە عیلم و معریفەت ڕوتن بە کولی خەیاڵی خاوەلایان فیکری میلی حەسوودن بۆیە بازاڕیان کەسادە نەزانن بۆیە تاعەتیان فەسادە لەسەر عەرگی ئەوی کوردی زمان بێ لە لای وایە دەبێ سووک و نەزان بێ دەبێ حەماڵ و گاوان و شوان بێ دەبێ زەباڵ و کەناس و سەپان بێ دەبێ هەڕیش درێژ و پان و لول بێ دەبێ هەر عاجز و گرژ و مەلول بێ دەبێ هەر بەندەی ڕۆم و عەجەم بێ دەبێ بێ عیلم و بێ ئیلا قەڵەم دەم خۆش خەندەخان زۆر سپاس بینەدانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە گەورە پیاوانی شاری کۆیە یەکێک لە کەسە ڕۆشنگەر و شاعیر و ئەدیبە پایە بەرزەکانی ئەم شارە خۆشەویستە کە ئەویش مەلا محەممەدی کۆیەیە کە ناسراوە لای هەمومان بە مەلای گەورە بۆ لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی ئەم شاعیرە گەورەیەمان پرۆفیسۆر جواد مەلا حەمەدەمین چۆم حەیدەری کە مامۆستای زانکۆی کۆیەیە ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتیت جەنابی دکتۆر زۆر زۆر سپاسان بەخێر بێ دکتۆر خۆشبی زۆر سپاس هەروەها بە ئامێری سنتور خات و ئەنوشکاتەها لە بەرنمەکە بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتیت بەخێر بێ خاتون گیان بەخێر بێت بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان دکتۆر گیان وەکو نەریتی بەرنمەکە ئێمە هەر شاعیرێکە باسەکەین یا شعرەکانی لێکەینەوە یا قسەی لەسەرەکەین ئەمانەوێت سەرەتا کورتەیەک لە ژیانی ئەو شاعیرە بزانین زۆر سپاس سەرەتا بەڕاستی بۆ ئەوەی مەلای گەورە بناسیێنین پێویستمان بەوەیە هەندێک باسی مێژووی ئەو بنەماڕەیە بکەین بنەماڕەی جەری زادە لە زیاتر لە 500 ساڵە لە باشووری کوردستانن لە چۆوە هاتوون لە ڕاستیدا لە باکووری کوردستان لە شاری دیاربەکرەوە هاتوون ئامەد دوایەوەی لەوێ کێشەیەکیان بۆ دروست دەبێ وەک هەندێک سەرچاوە ئاماژەی پێکردووە برایەکی شێخ ئیبراهیم مەلای ئیبراهیم والی دەبێت لە ئامەد کە کێشەیەکیان بۆ دروست دەبێ هەندێک سەرچاوەکان باسیەوە دەکەن کاتێکە عوسمانیەکان برایەزیدیەکان دەچەوسێنەوە ناڕازیبوونی خۆیان دەردەبڕن بەرامبەر بەو هەڵسوکەوتە بۆیە باکوور بەجێ دێن و بەرەو باشوور دێن کە دێن لە گوندی بێگەڵاس لە باکووری قەڵازێ دەنیشتنەوە لەوێ ماوەیەک لەوێ دەبن چەندنەوەیەکیان لەوێ دەبێت دوای ئەوە ماوەیەکی پێ دەچێت دێنە گوندێکی تر کە ناوی شێواشانە کە لە بناری کۆسرەتە دوای یەکێک لە کوڕەکانی مەلا ئەبوبەکر شێوەشان بەجێ دێرێ کە مەلازادەیان پێوتووە کە ناوی مەلا عەبدوڵڵا بووە دێتە جەری ماوەیەک لە جەری دەبن تا مەلا عەبدوڕەحمانی جەریزادە کە دەکا کوڕی مەلا عەبدوڵڵای جەریزادە
کاتێک پاشای میری کورد میری بابان عەبدوڕەحمان پاشا سەردانێک بۆ شاری کۆیە دەکات چاوی بە مەلایەکانی کۆی و دەوروبەری کۆیە دەکەوێت زۆر معجەب دەبێ بە مەلا عەبدوڕەحمانی زەریزادە داوای لێ دەکات کە بێتە کۆیە لە جەلیەوە بێتە کۆیە جەلی گوندێکە لە باکووری ڕۆژهەڵاتی کۆیە دوورە دکتۆر ناوی جەلیزادە هەر لە ناوی ئەو گوندەوە هاتووە جەلی گوندێکە لە باشووری کۆیە دەتوانین بڕێت بە 25 کیلۆمەتر دوورە لە کۆیەوە مەلا عەبدوڕەحمانی زەریزادە لەسەر داوای میر عەبدوڕەحمانی پاشا دێتە کۆیە دیارە میر زۆری پێپەسەند بووە و هەندێک دیاری تایبەتی داوەتێ لەوانە کتێبێکی سەحیحی بوخاری کە بە دەستنووس نووسراوەتەوە زۆر نایاب بووە مزگەوتێکیشیان بۆ داناون کە بۆ دروست کردوتن کە مزگەوتی مەلا ئەسعەدی جەریزادەی پێدەڕێن ناوی وایە ئێستاش دوای ئەوەی کە دێنە کۆیە مەلا عەبدوڕەحمانی زەریزادە طبعاً کوڕی باوکی مەلا ئەسعەدی زەریزادەیە مەلا ئەسعەدی زەریزادەش باوکی مەلا عەبدوڵای زەریزادەیە مەلا عەبدوڵای سێم دەڕێن مەلای گەورە کوڕی مەلا عەبدوڵای زەریزادەیە لە ساڵی 1876 لە شاری کۆیە لەدایک بووە. بەڵێ مامۆستاگیان مەلای گەورە چەند ناوێکی پێبەخشراوە لەلایەن خەڵکەوە ئەو ناوانە چی بوون؟ کە مەلای گەورە لەدایک بووە پاش 6 ساڵی دەچێتە خوێندن کە چێتە خوێندن بە تەمەنی 18 ساڵی خوێندن تەواو دەکات ئەو خوێندنەی کە لە قوتابخانە ئاینیەکانی کوردستان دەخوێندرات کەم وە هەبوو بە 20 ساڵیش تەواو بێ بەڵکو بە 25 تا 30 ساڵ ئەو جا مەلا ئیجازەی مەلایەتی وەرەگرت بەڵام لەبەرەوەی مەلای گەورە پیاوێکی زیرەک بووە و باوکیشی پەروەردەی کردو بە تایبەت لە تەمەنی 18 ساڵی ئیجازەی مەلایەتی وەرەگرێت کە ئیجازەی مەلایەتی وەرەگرێت یەک لە شتە سەیرەکانی ژیانی مەلای گەورەوەیە هەندێک لە ڕەفیقەکانی خۆی دەبنەوە خوێندکار لای خۆی و ئیجازەیان داتێ دوایی لێرەوە بە مەلای گەورە ناسرا مەلای گەورەی پێدەگوترێ مەلا محەممەدی جەریزادەی پێدەگوترێ مەلای گەورەی کۆیە یاخود مەلا محەممەدی کۆی ئەوانە هەمووی یەک ناوە تەنانەت لە کۆیە بە جەنابی مەلاژ مەشهور بووە دوایەوەی کە ئیجازەی مەلایەتی وەرەگرێت ماوەیەک دەست دەکا لە جێی باوشی کاروباری مزگەوت بەڕێوە دەبات لە پێشنوێژی و لە وتار خوێندنەوە و تەنها بڕیاردان لە فتووە بۆ باوکی دەمینێتەوە هەموو شتەکانی دەستپێرێ بە کوڕەکەی کە مەلای گەورەیە لەبەرەوەی مەلا عەبدوڵا زۆر ڕازی بووە لە مەلای گەورە و زۆر زیرەک بووە لە ڕاستیدا تا دوایی لە 1905 مەلا عەبدوڵای زەریزادە وفات دەکات کە وفات دەکا مەلای گەورە کاروباری ئیفتاش بەدەستەوە دەگرێت و لە کۆیە بەردەوام دەبێت لە کۆیە بنەماڵی زەریزادە دوو مزگەوتیان هەیە مزگەوتی مەلا ئەسعەدی جەریزادەی پێدەڕێن و مزگەوتی گەورە لە 1260 کۆچی تەواو بووە لە یەکێک لە بنەماڕەکانی کۆیە بە کراغای حەوێزی دروستی کردووە کە خزمیشە لەگەڵ بنەماڕی جەریزادە دایکی مەلای گەورە کچی بە کراغای گەورەیە بەڵێ دیارە کاتە تەمەنی 5 ساڵانی شەبێت دایکی کۆچی دوایی دەکات دایکە کۆچی دوایی دەکات مەلا عەبدوڵای زەریزادە ژن نایەنێتەوە لەبەر خاتری مەلای گەورە دوایەوە مەلای گەورە لە جێی باوکی کە باوکی وفات دەکا بەردەوام دەبێت لە کارەکانی تا لە 1912 مەلای گەورە دەبێتە ئەندامی ئەنجومەنی مووسڵ لەوێ لەگەڵ سولێمان پاشا کەواری مووسڵ دەبێت یەکتر دەناسن سولێمان پاشا زۆر معجب دەبێت مەلای گەورە بەڕاستی و وای لێ دێت جۆ لە ئەوانی لە ئەندامەکانی کە کەم ڕادەگرێت تەنها جۆ لە مەلای گەورە ڕادەگرێت پرسی پێ دەکات داوای لێ دەکات دەڕێت و چ دەوێت بۆت بکەم مەلای گەورە لێرە قەت داوای شتێک ناکە بۆ خۆی تەنانەت زۆر لە هەژاریشدا ژیاوە ینی باری ئابووری زۆر خراپ بۆ مەلای گەورە بەڵام قەت داوای شتێک ناکە بۆ خۆی بەڵکو داوای کردنەوەی قوتابخانەیەکی میری دەکات لە شاری کۆیە ئەوە بوو لە ساڵی 1916 قوتابخانەی لە کۆی دەکرێتەوە
ئەو قوتابخانەی دەکرێتەوە بەردەوام دەبێت خەڵک وەردەگیرێت لەو قوتابخانەیە. دوایی لە 1970 مەلای گەورە دەبێتە قازی لە کۆیە لە کۆتایی هەژدا بۆ ماوەی 10 ساڵ قازی دەبێت لە کۆیە حاکمی شەرعی دەبێت. ئەوەی کە لەو ماوەیە جێ سەرنجە پەیوەندیەکی زۆر پتەوی لەگەر مەریکی شای عێراق مەریک فێسەڵ دەبێت. لە 1924 بە دەستنیشانکردن لە 27 سێ 1924 ئەنجومەنی دامەزراندن لە عێراق دروست دەبێت. مەلای گەورە وەکو نوێنەری کۆی و نوێنەری کورد لەوێ بە ئەندام هەڵدەبژێردرێت. دکتۆریان پاش ئەوەی کاک حەمید و خاتون شعرێکی ترمان پێشکەشەکەن بە ورتر دەچینە سەر ئەو پلەپایانەی کە مەلای گەورە وەری گرتووە. فەرمووە. تەماشای لار و لەنجەی شۆخی کوردی دەخیل ئەم عیشوەیە چێ فێری کردی چ داغ و ئاگرێکی دا بە جەرگم بە کوڵمی سوور و خاڵی لاجوەردی بە شەو دیتم لە دەرگای خۆی و فەرمووی فسبحان الذي أسرى بعبدي بە پارچێکی برنجۆک خۆی دەپۆشێ بەڵێ مەکارە بوویتە نەقشبەندی ئەگەر بێت و تەوەجۆه کاتە قەلبم بە یەک دەبمە شێخی سوهرەوەردی خەبەردانی لە کاتی خۆت دەزانی بە فێڵی ساحیرانە عەقڵی بردی لە شەکراوی بە بەفری خۆشترە لام قسە و گفتاری لاوی بەفری قەندی ئەوەندەم شاری کۆیە لا عەزیزە بە دوڕ و لەعلی نادەم وتکە بەردی لە دنیادا چ شار ناگاتە کۆیە بە ڕووبار و بە دەشت و کێو و گردی کە پشکوت باغ و ڕاغ و دار و باری کە تێکەڵ بوو کاوچی سوور و زەردی هەواکەی خۆش ئاوی ساف و خۆشی بەعینی جەنەت الخولدە لە عەردی. دەمخۆش کاک حەمیدیان زۆر سوپاس دکتۆر جان ئێمە دەست خۆش بێگومان ئێمە ئەمە کاریگەری مەلایەتی مەلا عەبدوڵڵای باوشێتی لەسەر مەلا محەممەدی کۆیە ئەی کاریگەری ئەدەبیەکەی چی بۆ بە تایبەتی کە ئێمە زانین مەلا عەبدوڵڵا هاوڕێیەکی زۆر نزیکی حاجی قادری کۆی شاعیری گەورە حاجی قادری کۆی بووە کاریگەریەکەی وەکو ئەوەی ئەدەبیات لە ڕاستیدا مەلا عەبدوڵڵای جەلیش یەکێکە لە زانە گەورەکانی کورد و یەکێکە لە ئەدیبەکان و زۆر بەرهەمی زۆر بە پێزی هەیە و زۆر ڕۆڵێکی سیاسی گەورەی هەبووە لە کوردستان لەو سەردەمەدا. ئەو لە سەردەمی خوێندن لەگەڵ حاجی قادر چۆتنە باڕەک و لەوێەوە چۆتنە بە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە مەهاباد لە سابراخ دوای ئەوەی کە خوێندن تەواو دەکەن و دێن ئەو شعری ئەیڵێت بەڕە لە بیرت دێ زمانێت چوینە باڵک بە پێ خاوز نەکەوشم بوو نەکاڵک قادرە بەڵێ کە بەنامەیەک بۆ حاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادەی نردووە دێڕێکی زۆر جوانی تری تێدایە کە دەبوو ئامژەی پێ بکەین بەڕاستی ئەوژەوەیە دەفەرمێ ڕووی دەمی لە حاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادەیە دەفەرمێ بە غەیری جەدی ئێوە چی هەدانا لە کوردستان ئەساسی علمی دانا ئەوەش لێرە بەرزی و پایەی ئەو بنەماڕێمان بۆ دەردەخات بەڕاستی لە مێژووی کووردا. حاجی قادر ڕەفیقێکی ینی هاوڕێیەکی زۆر نزیکی حاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە بووە و نەکەرەوەندە بەڕاستی ڕنگدانەوەیەکی زۆر توندی هەیە لەسەر بواری ئەدەب و خوێندەواری لە کۆیە بە تایبەتی و لە کوردستان بەگشتی. بۆیە دەتوانین بڕێین حاجی قادر مامۆستایەک بووە ئەگەر چی مەلای گەورە لەبەر دەستی حاجی قادری نەخوێندۆ لە ڕاستیدا کاریگەری شعرەکانی حاجی قادر زۆر هەیە لەسەر کاریگەریەکانی بە شێوەی چوا بووە بۆتە مامۆستا بۆی مامۆستای لەبەر ئەوەی شعرەکانی ینی ئامرازێک بوو بۆ پەروەردەی حاجی قادر بە تایبەتی حاجی مەلا عەبدوڵڵا حاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە زۆر
ئەو شعرانەی بۆ مەلای گەورە خوێندوتەوە و گۆشی کردو بۆ شعرانە بۆیە دەتوانین بڕین دوای باوکی کە حاجی مەلا عەبدوڵای زەریزادەیە حاجی قادر وەکو مامۆستایەکی ڕوحی نەتەوەییە بۆ مەلای گەورە یەکەم شاعیرە لە کووردا کە بڵین شعری زۆر نەتەوەیی و حەماسی نووسی بێت خۆی لە ڕاستیدا مامۆستا شعری نەتەوایەتی کورد یا بیری نەتەوایەتی لای کورد لە ئەحمەدی خانەوە دەست پێ دەکات ئەو سەرەتایەکە سەرەتای وەکو مناڵێک تازە لە دایک دەبێت دوای حاجی قادر پەروەردەی دەکات مەلای گەورە جل یاخود دەیپۆشێت یعنی بەرجی لەبەر دەکات بە شێوەیە چووەکە دەیکاتە زمانێک کە هەموو خەڵک تێی بگات لەو فەلسفەی ئەحمەدی خانێ و لە فەلسفەی حاجی قادر دەهێنێتە ئاستێک کە هەموو نەتەوەکە تێی بگا و بیکاتە سرود بۆ خۆی بۆ ژیانی خۆی. دکتۆر گیان ئەمانەوێت کاریگەری جەمالەدینی ئەفغانی و شێخ محەممەد عەبدە لەسەر مەلای گەورە بزانین. مەلای گەورە بەڕاستی دوو ڕووی هەیە ڕوویەکیان ڕووی نەتەوایەتیە کەویژ دەتوانانی وەکو ڕابەرێکی نەتەوایەتی میلەتی کورد بیژمێرین ڕابەرێکی لە لایەک کەسەوە دەتوانین وەکو ڕابەرێکی نوێکەرەوە لە ئاین لە کوردستان دایبنین بە تایبەتی لە تەفسیرەکەی ئەو هەوڕی داوە خەڵک لە حەقیقەتی دین بگات لەبەر ئەوەی ئەو لە سەردەمێک ژیا بەداخەوە سەردەمی تاریکایی بوو بۆ تێگەیشتنی دین ئەو بزوتنەوە لە هەموو جیهانی ئیسلامی نەک تەنها لە کۆی و لە کوردستان لە هەموو جیهانی ئیسلامی خەڵک بەڕێڕی لە دین گەیشتە بوو پێویستی بە نوێکەرەوە هەبوو نوێکەرەوەکان لە میسر دەست پێ کرد دەتوانین بڕین لە جەمالەدین ئەفغانی دوای لە محەممەد عەبدە دوای لە محەممەد ڕەشیدڕەضا دوای لە عەبدوڕەحمان کەواکبی و قاسم ئەمین وانە دێن مەلای گەورە بۆ خۆی وەکو خۆی کەسایەتی تایبەتی خۆی هەیە ڕای خۆی هەیە یعنی ئێمە ڕاستە دەڕێین معجەب بۆ بە محەممەد عەبدە بە جەمالەدین ئەفغانی بەڵام ئەو مانای ئەوە نییە تەسلیمی ئێرادە و تەسلیمی ڕێیەکانی وان بووە لە تەفسیرەکەی زۆر جار ڕەخنە لە محەممەد عەبدە دەگرێت لە زۆر جار بەڕەچەڵک کورد کوردیش بۆ ئەو طبعاً تەفسیری مەناری هەیە تەفسیری مەنار هەتا بەرجی 5 تا سوورەتی یوسف محەممەد عەبدە نووسیوێتی و دوایی قوتابیەکەی کە محەممەد ڕەشیدڕەضایە هاتووە ئەو تەفسیری تەواو کردووە کە تەفسیری مەنار ئێستا هەیە و چاپە مەلای گەورە ڕاستە وەکو سەرچاوەیەک ئیستیفادەی لەو تەفسیرانە کردووە لە ڕێیەکانی وان کردووە بەڵام خۆشی تەسلیمی هەموو ڕێیەکانی وان نەکردووە بۆیە لە هەندێک جێ لە تەفسیرەکەی کاتێک کە ڕێیەکانی وی پێپەسەندە بە تایبەتی ڕێی محەممەد عەبدە دەڕێ لێرە مجەدیدی میسری کۆڕیدا نەیتوانی بیپێچێت نەیتوانی ئەوەی کە دەیەوێ بیڕێت ئەو گوتی مەلای گەورە بە کوردی ئەوانەی بە میلەتەکەی گەیان بە بۆیش تەفسیرەکەی ناوی تەفسیری کوردیە طبعا ئەمە زۆر تەفسیری کوردیمان هەیە بەڵام هیچیان ناوێن تەفسیری کوردی نییە مثلا تەفسیری خاڵت هەیە تەفسیری مامۆستا مەلا عوسمانت هەیە تەفسیری پارەزانیت هەیە هیچیان ناوی تەفسیری کوردی نییە مەلای گەورە بە مەبەست ناوی لێنا تەفسیری کوردی جەنابی دکتۆر دێنەوە سەر باسەکانمان گەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بە هاوکاری خاتون شیکا لای لای دایک لای لای ڕۆڵەکەم بە ڕۆح خزمەتت دەکەم تا خزمەتی مەفتەنکەی بە ئازایی و چاپکی ئومێدم وایە ئەتۆش هەر وەکو کاوە لە بۆ کوردان هەڵبکەی ڕایەتی ئەتابکی ئەوی بە جڵ و بەگیان خزمەتی مەفتەن نەکا لەسەر جێگە و ڕێگەی خۆی دوژمنی دەری دەکا لاوەکەم لای لای ئەتۆش هەر وەکو دایێ ئەو شۆ کە خەوت نایێ لە خەفەتی دنیای منیش
ئەوە ئەگریم ڕۆڵە لە بۆ قەومی تۆ هەموو جەرگ و هەناوم ئەوە هاتە سفت و سۆ گوڵی گریانم هەستە دین و دنیامان فەوتە ڕۆمان لە حەق وەرگێڕا بۆ قسەی شێخ و مامۆستا ڕۆمان کردە زەویان وینە دەروێش و سۆفی بۆیە ئێستا کە دوژمن وەک سەگ هەڵمان دەگڵۆفی دەم خۆش خەندەخان پێگەی ئافرەت چی بووە لە لای مەلای گەورە؟ لە ڕاستیدا مەلای گەورە شۆڕشش بەرپا کردووە بۆ ڕزگارکردنی ئافرەت بۆ سەربەستی ئافرەت زۆر شت هەیە کە دەبێ بگەڕێنەوە سەردەمی خۆی بەڕاستی تۆوەرەوە سەردەمی مەلای گەورە بزانت سوود بە چەند بە چاوێکی سووک تەمەشای ئافرەت کراوە و مەلای گەورە چی کرد بۆ ئافرەت ئافرەت ئەو وەختە وەکو کاڕایەک دەفرۆشە ژن بەژن هەبووە مارە بە بچووک هەبووە دوایەوە ئافرەت مافی ئەوەی نەبووە بە هیچ شێوەیەک ڕادەربڕێت بەڵام مەلای گەورە ئافرەتی بەرز کردەوە وای لێ کرد کە ببێتە خاوەنڕا خاوەن گفتار و بتوانێت لە کۆبوونەوەکان و کۆڕەکان ئامادە بێت ئەو هەر بەوەندە نەوەستا کە بە شعر هانی ئافرەت بدا و هانی پیاوەکاندا ڕێز لە ئافرەت بگرن و دابنەریتە کۆمەڕایەتیەکانی کە دژ بە ئافرەتە لە ناویان بە لە ماڕی خۆیەوە دەست پێ کرد کچەکەی خۆی کە نەزیبەخانە پەروەردەی کرد بە شێوەیە کە سەربەست بێت کە ئازاد بێت بەشدار بێت لە کاری سیاسی لە ڕێخستنەکان بە تایبەتی لە ڕێخستنەکانی داکۆچی لە مافی ئافرەتان جگەلەوەی ئەو هەر لە تەمەنی 6 ساڵیەوە ناردی قوتابخانەیەک کە کوڕ لی دەوام دەکرد کچی تێدا نەبوو ئەو تەنا کچێک بوو چوەوێ لە کاتێکە کە کوڕ نەدەبوو بچێتە مەکتەبی حکومی ئەوە سەیرانی من هەندێک شتەیە لە بیرمە لە ساڵی هەفتایەکان بڕوا دەکەی هەندێک کەس فەقێ بوون لە مزگەوتەکان مەلایەکان نیان هێش بچن لە مەکتەبی شوێ بخوێنن دەیانگوت ئەو وەختی هەندێک مەلا هەبوو دژی ئەوە بوو کە خەڵک بچێتە مەکتەبی حکومەت جا چ لە سەردەمی مەلای گەورە کە دەکا 6 ساڵ سەرەتای سەدەی 20ەمە کات بەڵێ مامۆستا من حەز دەکەم ئەگەر خات و نۆشیکا هاوکارم بێ دووسێ بەیتی بچووک لە ئەو شعری بخێنمەوە کە باسی ژنە کاتێکدا فەرموو دەڵێ ژن زینەتی دنیایە ئەمانەتی خوددایە حەبیبی مستەفایە قەڵاتن لە بۆ مێردان ژنیش وەک مزەککەرە عینی ئەویش بەشەرە سپاس خاتونجان دابۆیە دەتوانین بڕێن مەلای گەورە یەکەم کەس بووە لە ناو کورد کە ئەوها بەڕاشکاوی داکۆچی لە مافی ئافرەت کردووە داوای ڕزگارکردنی ئافرەتی کردووە لەو کۆتوبەندانەی کە ئافرەتی پێبەستراوە تۆ لە سەردەمی خۆت ئایا معجب بووە بە قاسم ئەمینی بەیەکێشتر بەڕێ لەوانەیە لەبەرەوەی مەلای گەورە تەنها کەسێکە لە کۆیە کەشتەکانی ئەو سەردەمی میسری بەدەست گەیشتووە لە ڕێگای ماڵی مەلا ئەبوبەکر ئەفەندی هەولێر کە بە کچوک مەلا مەشهور بوو و زۆر هاوڕێیەکی دێرینی مەلای گەورە بووە ئەو شتانەی کە لە میسر هاتۆتە هەولێر هاتۆتە لوبنان و هاتۆتە هەولێر لە هەولێر مەلای گەورە لەو ڕێگایەوە بەدەستی گەیشتووە و خوێندۆتیە و سوودی لێ وەرگرتوتن بەڵام هەموو کاتێک دەڕێن مەلای گەورە تا خاوەن ڕای خۆی تایبەت هەیە خاوەن ڕای خۆیەتی بە تایبەتی یعنی هەر ئەوە نییە لاسایی خەڵک بکاتەوە و معجب بێ بە خەڵک و ڕێی خەڵک بێت تەرجەمە بکە وەکو ئێستا هەندێک کەس دەبینین دەچێ ڕایەک دەبینێ و دەینووسێت و تەرجەمەی دەکات و دەڕەوە ڕای منە بەڵێ دکتۆریان دیارە مەلای گەورە هێندە شاعیر و بیرمەند و زانایەک و فەیلسوفێکی بەناوبانگە کە بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی پێنایە لەبەرەوەی مە بڕیارماندا بەرنامەی دووەم بینە دیداری بەڕێستان بۆ کۆیە و لەوێ بەرنامەی دووەم بکەین لە کۆتایی ئەم بەشەدا ئەمێ زۆر سپاس بکەم بۆ هەموو زانیاریەکان کە پێت بەخشین و دووبارە بەخێر بێ چاوانمان خۆشبیاخۆ لە خسمەت داین زۆر سپاس ئەمێ زۆر سپاسی خات و نۆشیکا بکەم
خۆی و دەست و پەنجە جوانەکەی و سنتورە جوانەکەی بە خێربەی سەر چاوانمان و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم. ئازیزانی قەلەندەرخانە تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. ئەم خاکە دایکی تۆیە کەوتە دەستی ئەجنەبی، ئەی کوردی ساحب غیرەت تۆ چلۆن ڕازی دەبی، بۆ خۆت ئەوا دەبینی دوژمن ئەرزت دەکێڵێ، پاشی چەند ساڵێکی دی هیچت بەدەست ناهێڵێ، لەسەر ئەم کوڕەی ئەرزی ئێوە ئەرزەل الناسن، ئەمەش گەلێ غەریبە ئێستاش خۆتان ناناسن، بە قووەی زۆری بازوو ڕەزاخانی پەهلەوی دانیشت بە عیزەت و جاه لەسەر تەختی خوسرەوی، مستەفا کەمال پاشاش ئالی عوسمانی تێکدا، سەید فەیسەڵی مەکی بوو بە مەلیک لە بەغدا، بەچە سەقا و چاوپێکەوت چۆن بووە میری ئەفغان، لە ترسیوی هەڕای کرد مەلیک ئەمان الله خان، نادرخانی جەنەراڵ بەچە سەقای ئەسیر کرد، تاج و تەختی ئەفغانی چلۆن بۆ خۆی تەسخیر کرد، ئێوەش ئەگەر پیاوبان یا شتێک و لە دەست هات کەسێ غیرەت بنوێنێ خوددا تەوفیقی دەدات، ئێوەش بێ قەدر و قیمەت بێ عەسکەر و بێ عەلەم بێ تاج و تەخت و دەوڵەت ژێر دەستی کولی عالەم.